بینەرانی هێژام کاتتان باش. لە بەشی دووەمی هەفپەیوینەکەمان لەگەڵتانم لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر عەباس وەلی کە لەم هەفپەیوینەدا باس لە کوردایەتی دەکەین. لە بەشی یەکەمدا دەواازەیەکمان کردەوە دەربارەی چەمکی کوردایەتی و پەیوەندی کوردایەتی لەگەڵ ناسیۆنالیزم، هەروەها چەند باس و خواسێکی دیکە. لەم بەشەشدا باسی پەیوەندی کوردایەتی لەگەڵ تەریقەتی نەقشبەندی و قادری دەکەین و هەروەها پەیوەندی کوردایەتی لەگەڵ مەزهەبەکان و هەلومەرجی ئێستای کوردایەتی بەپێی ئەزموونە جیاوازەکان لە هەر بەشێکی کوردستان. مامۆستا عەباس جارێکی دیکە سڵاوت لێ بێت و ئەم کاتت باش. سڵاو، زۆر سپاس. لە بەشی یەکەمدا باسی کۆمەڵێک لایەنی پەیوەست بە کوردایەتیمان کرد، بەڵام لەوێدا وەستاین کە باسمان لە ئەزمموی هەرێمی کوردستان کرد کە بەڕێستان ئاماژەتان بۆەوە کرد کە سیاسەتی هەرێمی کوردستان ناکرێت لەسەر بیری کوردایەتی هەژمار بکرێت، کەواتە دەکرێت کوردایەتی بڵێن فرە فۆرمە و چۆنی ئەو فۆرمانە دیاری بکەین. ئەگەر فرە فۆرمەکان لەسەر بنەمای بەشە جیاوازەکانی کوردستان دانراون یاخود لەسەر بنەمای مەزهەبین، لەسەر بنەمای هەلومەرجی جوگرافی و سیاسین یان چۆنین. بەبێ گومان ئەو یعنی ئەو مەسائلەیەوە باستان کردەوە هەموو بە جوورێکی تاسیر و کارگەری و باندۆریان لەسەر وەزع هەبوو، لەو گۆڕانکاریانەی کە کراوە هەبوو بەبێ تەردید، و یعنی وەزعی کوردستان و وەزعی ناوچە، وەزعی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، وەزعی سیاسی و ئابووری نێونەتەوەی ئەوان هەموو گرنگ بوون، تاسیریان هەبوو. والانەکە لە کوردستانی ئەمە ئەو وەزعەمانەیە. هەرواتر ئەو ئاماژەتان ئەنگۆ بە شتی کرد بەوەی کە ڕۆڵ و نەقشی مەزهەب و ئاین و تەریقەتەکانی قادری و نەقشبەندی ئەساسەن یعنی سوفی بە جوورێکی تعبیراتی لێ دەکرێت. ئەوانە دیارە دەبێتە چوارچێوەی تاریخی کوردستانێدا ببینین، واوە شتێکی یعنی شتێکی بەسلام ڕوونە کە بۆچی لە کوردستانێ دە هەلومەرجێکی تایبەتی یعنی ئەواخری سەدەی 19 و یعنی ئەوایلی سەدەی 20 بۆچی ئەو تەریقەتانە ئاوە یعنی ئەهمیەتیان پەیدا کردووە، هەرواتر ئاغاوەت وانە. یعنی موارخین بەمە دەڵێن کە سەبەبی ئەساسی وەی ئەوە بۆ کە لە ئیمپراتۆری عوسمانی کە چۆن بەرەو مۆدرنایزیشن و مۆدرنایزیشنە مۆدرنیزەکردنی ئیمپراتۆری عوسمانی دە دەرەجێ ئەڤەڵدا ئێران بە دەرەجێکی کەمتر، ئەوە بۆ کە ئەو میرنشینانەی کوردی قوربانی سیاسەتی یعنی تەمەرکوز تەلەبی کە بەشێک لە مۆدرنیزەکردنی ئەو وڵاتی عوسمانی بۆ بوون، لەبەرەوەی ویستویانە کە دەرامەدی ناشی لە ماڵیات و لە ئەرز و نازانمە و جورشتانە یعنی بێن نەژێر سەیتەرەی حکوومەتی مەرکەزی، هەرواتر ئەرتەشێکی مۆدێرن دابمەزرێن و وڵاتەکەی یەک پارچە بکەن و ئەو جورشتانە. ئەمە دەبینین کە دێرەدا ئەو میرنشینانەی کوردی
یعنی دەگەڵ تا ئێستا کە خراجیان دەدا بە دەوڵەتی عوسمانی و دەوێدا بە ژیانی خۆیان بەردەوام بوون و جورێک حاکمیەتی ئۆتۆنۆمیان هەبوو لەوێ ئەوانە یعنی دەبنا ئامانجی هێرشی دەوڵەتی مرکزی و لە بین دەچن وەری لە بین چوونی وانە زۆری فەرقەیە دەگەڵ شێوەی لە بین چوونی وانە و ئەو جورەی کە دەوڵەتی عوسمانی دەیکا ئەو جورەی کە پاشان یعنی دەوڵەتی کۆماری یعنی کۆماری کەماڵستی تورک دەیکا فەرقیان هەیە زۆر فەرقیان هەیە ئاماژە بەوەی دەکەم کە بزانن کە لێرە دەوڵەت چەندە ئەهمیە فۆرمی قدرەتی سیاسی دەسەڵاتی سیاسی چەندە فەرقی هەیە دا هەڵس و کەوتکردن دەگەڵ مەسەلەی کورد و کوردایەتی و مەسەلەی ئەو کەسانەی کە لە بزابی کوردی ئەو کەسانێک کە بەردژی ئەو ڕێژیمانە هەڵدەستن ئاماژە بەوەی دەکەم ئەو سنترالیزمە دەگەڵ میرنشینەکانی کوردی تووشی ئیچێشە بەوانە لە بین دەبا دەو بۆشاییەیدایەکە ئەو تەریقەتانە وارد دەبن و واردی ئەو بۆشاییە دەبن و بە تەرتیبێکی جێگای میرنشینەکان دەگرنەوە لە نەزەر ڕێبەرایەتی کۆمەڵگا ئەوە شتێکە کە زۆر محققان و زۆر مؤرخان و ئەوانە ئیشارەیان پێ کردو ئەمە ئەوەی دەزانین و ئەوەی کە بۆچی ئەو تەریقەتانەی کوردی یعنی بە شێوەیەکی گشتیە من دەڵم سۆفی و سۆفیگەری ئەوە ئیرادم لێ مەگرن ممکنێکێک بڵێ نەخێرەوە ئەساسەن سۆفی نەبوو یا فڵان بۆم بە شێوەیەکی گشتی وەکو لەبەرەوەی کە تەعبیرەکەم تەفسیرەکەم ئیدامە بدەم لەو چەند کە ئیستفادە دەکەم بۆچێوە بۆ لەبەرەوەیە کە ئەساسەن مەزهەب بۆ خۆی ئەوەندەیە و جورەی کە من دەیبینم کۆمەڵێکە لە گوتار لە دیسکۆرسی زۆر غەیری منسەجم کە لێک بەستراوەتەوە بە شتی زۆر زۆر یعنی ئەو لێک بەستراوەیان ئێستحکامێکی بەو شێوەی نییە و ئەوە دەتوانێت زۆر بە ڕاحەتی هەستیار بێ نسبەت بە ئیدۆلۆژی یا بۆچوونی سیاسی کە لە دەوروبەرێتی ئەوە دیارە لە مۆردی تەریقەتەکاندا کە جوورێک پەیوەندی بینی مرشد و ئەو کەسانەی کە بە دوایەوانان یعنی ئەوەی کە بە ئیستیلا شتە یعنی مرشدی ئەو تەریقەتەیە شێخی ئەو تەریقەتەیەوانە ئەو ڕێکخراوەی کە ئەو وەزعی کە هەیە لەوێ ئەوەش دەتوانێت زۆر بەڕاحەتی لە چوارچێوەی سیاسەتی تایبەتیدا ئەوەش دەتوانێت تەجهیز بکرێت ئەو ژوورەمان دیومانە مەسەلەن لە قیامی لە هەستانیدا شێخ عوبەیدوڵڵایدا لە دوایە شێخ سەعیدی پیراندا لە دوایش لە ساڵی 1937 سەید ڕزای دێرسیمیدا دیارە سەید ڕزای دێرسیمی لەلایەکەوە فەرقی هەیە چونەوان عەلەوی بوون و سونی نەبوون وەلی دیسان پەیوەندی بینی ئەو کەسانە ئەو سەید ڕزا و ئەو کەسانەی کە دەگەڵی بوون پەیوەندێک بوو کە لەسەر بارەی مەزهەبی دانرا بوو و ئەو مەزهەبە سیاسی کرابوو و دەرپەیوەندی دەگەڵ ئەو سیاسەتدا ئەوان فعالیەتیان دەکرد ئەوەندەی من دەزانم ئەوەی کە مهمە لێرە یعنی نیشان دەدا کە لە چوارچێوێکی تایبەتیدا مەزهەب قابلیەتی وەی هەیە کە بێت تحت تاسیری سیاست و ئیدۆلۆژی دە محیتی خۆیدا واقع بێ و نسبەت بەوەی هەستیار بێ و نسبەت بەوەی واکنش لە خۆی نیشان بدە و داوێتی واوە دیارەوەماندا ساڵی 1882 زمانی شێخ عوبەیدوڵڵایدا دیوە لە ساڵی 1923 تا 25 شێخ سەعیدی پیرانمان دیوە لە دوایە لە 1937 ئێمە
ئەمە لە موردی سید ڕزای دەرسیمیمان دێ ئەوە گرینگە ئەوە لێ دقەتێ بکەین ئەوانە هەر سێکیان بەو شێوەی کە زۆر یعنی بزاوی گەورە بوون و تاسیر و جگای گەورەیان لە تاریخی کوردیدا هەیە ئەوانە یا لە ئیمپراتۆری عوسمانی بوون یا لە دوایە دەگەڵ دەوڵەتی کۆماری کەمالیستی تورکیە بوون لە ئێرانێ ئەو تەریقەتانە ئەوەندەیە من دەزانم هێزی سیاسیان زۆر کەمتر بووە و ئەو بۆشایە لەوێ پاژوەی کە شێخنشینەکان ببوورە پاژوەی کە ئەمیر نشینەکانی کوردی میر نشینەکانی کوردی پرانسیپالیتەکان لە بین چوون ئەو بۆشایە ئاغاوەت بەشی زۆری پڕی کردوێتەوە لە ئێران ئەلبەتە لە دوایە لە تورکیەش پاش ڕوخانی هەرەکەتەکانی سیاسی مەذهبی کە جەماعەتێک پێی دەڵێن ناسیۆنالیزمی مەذهبی یعنی ئەوان کە فکر دەکەنەوە کە بینی مەذهب و ناسیۆنالیزمی دەتوانێت پەیوەندێکی زۆر ڕاستەخۆ هەبێ و ئەوانە جورە تعبیر دەکەن ئەمش بە تعبیروان ئەو دڵم ناسیۆنالیزمی مەذهبی ئەوە لەوێ لە تورکیەی لە ئیمپراتۆری عوسمانی وانە پاش ڕوخانی وەی بووە کە ئاغاوەت نەخشی ئەساسیاندا سیاسەتی کوردیدا دەرد پەیوەندی دەگەڵ دەوڵەتێ هەبووە ئەوانە لێندە پێشدا میرنشینەکان بوون لە دوایە تەریقەتەکان بوون لە دوایە ئاغاوەت بوو لە ئێرانێ بە باوەڕی من ئەو جورە یعنی نەبوو لە ڕۆژهەڵاتێ تەریقەتەکان ئەو هێزیان بەو شێوەی نەبووە و ئەگەر چی مەسەڵەن قیامی شێخ عوبەیدوڵڵای هەتا ئورومیە ئەوانەشی گرتوتەوە ئەوە دیارە تاریخی مدەوەنە نووسراوە ئەوانە وەلی هیچ وەختێکی ئەو هێزەی وەکو شێخ سەیدی پیران یا شێخ عوبەیدوڵڵا یا مەسەڵەن سید ڕزای دەرسیمی ئەوانە لەوێ نەبوو ئەوەی کە گرینگە دقەتێ بکەین گەم باسی ناسیۆنالیزمی دەکەم لێرە وەختێکی کە ئەڤەڵین بەرخۆردی بینی میرنشینەکانی کوردی دەگەڵ حاکمیەتی ئیمپراتۆری عوسمانی دەوروبەری 1848 بۆ بەدرخانەکان بۆ ئەو دەمی بۆ و ئەگەر ئەمە تەمەشای ئەو شتەی بکەین پاژوەی کە ئەو هەرەکەتە ڕووخاوە دەوڵەتی عوسمانی هاتۆ وڵاتەکەی گرتۆ هاتۆ سازمانی سیاسەکەی تێکداوە هاتۆ یان سازمانی ئابوورەکەی هێناوەتە ژێر سوڵتەی خۆی و ئەو میرنشینە ئیدی لە بین چۆ تەواوی داهات و ماڵیاتوانە چۆتە خەزانەی مەرکزی و ئەوانە وەلی خودی ئەو جەماعەتەی کە قیامیان کردبوو و خودی مەسەلەی کوردی و زمانی کوردی و فەرهەنگی وانە ئەوانە شت بوون یعنی بەو شێوەی کە لە دەموردی شێخ سەیدی پیراندا ڕەفتار کراوە نەبوو لەوێ یعنی مەبەستی منەوە بوو کە فەرهەنگ و زمان و یعنی هویەتی کوردی ئامانجی حملەی عوسمانی دە دەرەجێ ئەڤەڵدا نەبوو لە دەرەجێ ئەڤەڵ ویستیانە وڵاتی سنترالیزە بکەن و ئەو ئەمیرنشینەی لەبەی بەرن و وڵاتەکەی بێن لەژێر کۆنترۆڵی مەرکەزی بۆیش مەسەڵەن دەبینی ئەوانە کە قیامیان کردو ئەوانە نایەنن مەسەڵەن وەکو دەرسیمی یا وەکو زەمانی ئیشتی شێخ سەیدی وانە ئەوان هەمویان ئێدام کەن هەمویان لەبەین برن نا ئەوان دەنێرنە تابعیدی و مەسەلەکە کۆنترۆڵەکەی دادەمەزرێن و مەسەلەکە خەلاص دەبێ بە ئەوەن تاو جگای کە من دەزانم کوشتارێک لە خەڵکی کوردی بە عیلەتی وەکە کوردن و
زمانی کوردی قسان دەکەن لە زمانی 1848 وانە نەبوو ئەوەندەی من دەزانم بازێک وەلی عینی وەی کە مەسەلەن دەبینی دە زمانی شێخ عوبەیدوڵڵادا وەختی شێخ عوبەیدوڵڵا بەلاخەرە شکست دەخوا بزاوەکەی و تەسلیم دەبێ وانە تەبعیدی دەکەن بنەماکەی تەبعید دەکەن وەلی بەرعەکسی وەی ما بین تەمەشای ساڵی 1925 بین کە دەوڵەتی ئینەتەوەیی دەوڵەتی متمەرکزی نەتەوەیی لە تورکیەی کەماڵستی دامەزراوە و مەسلەی یەک زمان و یەک فەرهەنگ و یەک هۆویە و ئەوانە بەرنامەی ئەساسی دەوڵەتی کەماڵستیە دا زمانی شێخ سەعیدیدا وەختی شێخ سەعید شکستی دەخوا ئەوە هویەتی کوردیە زمانی کوردیە فەرهەنگی کوردیە کە موردی هێرش و تەهاجمی حکوومەتی کەماڵستی واقع دەبێت دا 1937دا لەوەش لە خودی شێخ سەعید و یارانی شێخ سەعیدی و ئەوانە هەموو لەبین دەچن لە بینیان دەبن و بە شێوەیەکی زۆر وحشیانە و مەسەلەوەیە کە ئەساسی سیاسەتی کەماڵستی بەرخلافی سیاسەتی عوسمانیەوەیە کە هویەی کوردی بسترێتەوە مەسەلە یعنی کلسترەنەوەی هویەی کوردی لە بین بردننی و کەسانەی کە هویەی کوردیان هەیە و بۆ کوردایەتی شەڕە دەکەن بە شێوەیەکی ئەوانە لە بین بەرن مەسەلە ئەوەنی ئەگەر لە بین بردننی وانە لازمە بۆ سنترالیزەکردن و کۆنترۆلکردنی دەوڵەتی لە زمانی لە شۆرشی دەرسیمی ژوا بوو سەید ڕزاش ئەینەن وا بوو لەوێ زۆر خراپترش بوو حتا هاتون نێوی منتەقەکەشیان گۆڕیەوە نێوی جادەکان و دێهاتەکە دەیەکان و شارەکان و ئەوانەشیان گۆڕیەوە و لێرەدا دەبینی شەڕی قودرەتی سیاسی لەگەڵ هویەتی کوردیە لەگەڵ زەمان 1848 فەرقی هەیە جا بۆیە لێرە دەڵێم کە لێر دەقیقەن پاش سەید ڕزای و ئەمە دەبینین کە هێزی تەریقەتەکانی هێزی سیاسی و سازمانی سیاسی تەریقەتەکانی کوردی دەشکێ و ئاغاوەت لێرەدا دەبنە شتی ئەسلی منتەقەکە ئەوێش پاشان لە ساڵی 1948 پاژوەی کە یعنی ئەو لە مەسلەی بربەرەکانی لەگەڵ کۆمونیزمی لە سەحنێک سەتحێکی بینالمەلەلیدا ئەمریکا و ئینگلیس و فەڕەنسا وانە دەگەڵ لە بەرابەری جەماهیری شوڕەوی و پاشان پاش 49 چینێدا ڕادەوەستن ئەو مەسلە دێتە پێشەکە یعنی ئارایشێکی تازە بە سەحنەی بینالمەلەلی بدەن ئەو دەمیکە مەسلەی پەیمانی ئەتلانتیک و ناتۆ دێتە پێشێ و تورکیا دێنن واردی ناتۆ دەکەن پێش شەرتی ئەوەیە کە سیستمی تەک حیزبی و ئەو شتێکی لە تورکیای ئەتاتورک دایمەزران بوو ئەوە لە بین چەند سیستمی چەند حیزبی سیستمی چەند حیزبی کە دەبێ ئاغاوەتی کورد واردی سەحنەی سیاسەتی تورکیەی دەبن وەلی نەبە مەساڵی کوردایەتی بەڵکە بەشێک لە سیاسەتی تورکیەی گەورە ئەوان واردی مەیدانی سیاست دەبن لەوێ لەبەرەوەی کە سیستمی چەند حیزبیە لەبەرەوەیە کە ئەو سیستما بەسەر ڕای و انتخابات ڕاوەستاوە ئاغاوەت ئەو هێزان هەیە کە لە انتخاباتدا تەأسیرەدا بنێن وەختێکی تەأسیرەدا دەنێن ئێتلاف دەکەن لەگەڵ حیزبەکان و هێزەکانی تورکی و چارچەوەی ئەو ئێتلافەیدا ئەوان وەفاداری سیاسی خۆیان بە حکوومەتی مەرکەزی نیشان دەدەن و ڕاییان بۆ پەیدا دەکەن بۆ حکوومەتی مەرکەزی بە حکوومەتی مەرکەزیش کە حکوومەتی کەماڵستیە لە ئیزایوەیدا شتیان دەداتێ یعنی ئیمکاناتی ئیقتصادی و ئابووری و ماڵی و ئەوانیان دەداتێ ئەوەش نەخشی ئاغاوەتی پاشوەی بوو وەلی لە ئێرانێ من ئەو جوورەی کە ئەوەندەی من دەزانم تەریقەتەکانی مەسەبی هیچ وەختێکی ئەو هێزەی
کە لە ئیمپراتۆری عوسمانی هەیان بوو نەیان بوو لە ممکنە لە نەزەر مەسەبیەوە قەوی بوو بن وەلی هیچ وەختێکی ئەوەندەیە من دەزانم کە ئەو یعنی باری مەسهبی یعنی تەریقەتەکان لە نەزەر سیاسیەوە تەچیز نەکراوە بەو شێوەی بەکار نێندراوە ئەوەندەی من دەزانم. باش ئەوەی سەردەمی عوسمانیەکان ڕەنگە پەیوەندی بە پێش ئەو فکری کوردایەتی وەک بڵین ئایدۆلۆژیایەکی مۆدێرن پەیوەندی بەوە هەبێت فقەدەوە نییە دەڵێم لەزەم هەر وەختێکی دەڵێم هەڵسوکەوتی دەوڵەتێ لە 1940 زۆری فەرقە بۆ تا 1925 و 1937 کە دەوڵەتی نەتەوە دەوڵەتی کەماڵەسی دامەزراندراوە دەڵێم بەو معنایە کە دەڵێم کە ئەو دەمیش لە 1948 لە ئیمپراتۆری عوسمانیش ناسیۆنالیزم نەبووە ئەوەجێ دەکەی دەوڵەتی نەتەوەیی نەبووە چون دەوڵەتی نەتەوەیی نەبووە هۆویەی کوردی زمانی کوردی ئەوانە نەبووتە ئامانجی سەرکوت و ئینکار و لە بین بردن و ئەو جۆرە شتانە وەلی لە ساڵی 1925 بووە و زۆر خراپیش بووە بۆیە لەبەرەوەی کە لە 1925 و 1937 دەوڵەتی تورکیە دەوڵەتێکی ناسیۆنالیستی ئیفراتی دەستی ڕاستی ڕەگەزپەرست باشە وەلی ئیمپراتۆری عوسمانی ئەو جوورە نەبووە ئەوە ناڵێم کە میهرەبان بووە دەڵێم خسلەت ماهیەتی وەیەوە بووە ئەو ئیمپراتۆریە هۆویەی ناسیۆنالیستی ترکی بەخۆی نەداوە ئەوەندەیە من دەزانم لە تاریخی عوسمانی گوتاری ناسیۆنالیستی ترکی پاش 1860 وانە دەستی پێکردو بە ترکەکان بە عوسمانەکانی جەوان نە عوسمانەکانی گەنج نە ترکەکانی گەنج یانگ ئۆسمانز ئەوانە ئەریدی ئەمن یعنی ئەوە ممکنە موارڕخێک لەو لە ڕاستە بڵێ نەخێرە تۆ ئیشتبای دەکەی من ناڵم ئەمن دەڵێمەوە تەعبیری منە باشە کەواتە فکری ناسیۆنالیزمی کوردی کاردانەوەیە لە بەرامبەر پەیدابوونی ناسیۆنالیزمی تورکی بێ تەسیر نەبووە ئەتۆ ناتوانانی هۆویەت بەبێ تەقابل نابێت ئەتۆ ناتوانانی هەموو کوردان لە ژوورێکی بکەی بڵێ ئەوانە دەڵێن ئەمە هۆویەت دەڵێ هۆویەتی ئەو ئیسان دەبێ فقط یعنی هۆویەی چاوەوەیە شخصی بێ چۆوەی گروپی بێ چۆویەی چینایەتی بێ چۆویەی نەتەوەیی بێ چۆویەی جنسی بێ دەبێت شتیدا بدە پەیوەندێکی تەقابل دابێت دەبێ وەی بێمانایە باشە بەڵام بۆ کاتێک گوتاری ناسیۆنالیزمی کوردی لە ناو کورد پەیدا دەبێ دەکەوێتە ژێردەستی چینی دەسەڵاتدار و دەستڕۆیشتووی ناو کۆمەڵگەی کوردی جا شێخەکان بن ئاغاکان بن یان مەسهەبەکان بن ئایا لە دەرەوەی ئەوە لە ناو کۆمەڵگەی کوردیدا دەرفەت یان زەمینە بۆ ئەوە نەبووە کە کوردایەتی وەک ئایدۆلۆژیایەکی مۆدێرن جێی خۆی بگرێت لە دوای دەستی پێکردەوە لە دوایە لە داهەکانی ئاخری سەدەی 19 لە ئیستەنبوڵ دەستی پێکردەوە سیاسەتی سێکیولاری ناسیۆنالیستی دەستی پێکرد بەڵێ ئەو دەمێڵان یعنی ناسیۆنالیزمی کوردی مۆدێرن بە باوەڕی من لە ئیستەنبوڵ دەستی پێکرد ئەو باوەڕی من بەڵێ بەڵام کاتێک دەچێتە چوارچێوەی کاری حیزبیەوە بۆچی ئەوانەی دائیمەن دەستڕۆیشتون یان با بڵێن جڵەوی حیزبە ناسیۆنالیستی کوردەکانیان بەدەست بووە لە چینی سەرووی کۆمەڵگە بوون یان با بڵێن لە نێو مەسەبەکان بوون لە نێو ئاغاکان بوون تەنانەت بنەماڵەی بەدرخانیەکان بوون منە بنەماڵەیەکی زۆر دیارن لە بزاوی کوردایەتیدا بەڵێ خۆ ئەرزم کردی وەختێکی کە ئەو میرنشینانە لە بین دەچن بۆشایەکی سیاسی دەبێت وەختی میرنشینەکان ئەوان بوون کە لە کۆمەلگای یعنی حاکم بوون
ئەوان بوون کە حاکمیەتی خۆیان لەگەڵ پەیوەندێکی تایبەتی کە لەگەڵ حکوومەتی عوسمانی یا لەگەڵ حکوومەتی مرکزی ئێرانێ هەبوو ئیدارە دەکرد، حاکمیەتی خۆیان ئیدارە دەکرد. وەختی چێوانە لە بین چوون ئەو بۆشایە هاتە پێشێ لە بەشێک دە پێشدا ئەو شێخەکان جێگایان گرتەوە، پاشانیش ئاغاوەت جێگای گرتەوە، لە بازە جێگایەکیش پێکەوە ئەو کارایان کرد. ئەو دۆخە تاکو ئێستاش هەز ناکەن هەر بە هەمان شێوە بەردەوامە؟ لە بازە جێگایەکی بەردەوامە، لە باشووری بەردەوام بە شێوێکی بەر پێکەواتە بۆ ناکرێت بڵێ ڕۆژهەڵاتی ئەوە یعنی لە ڕۆژهەڵاتی بنەمای ئابووری و سیاسی ئاغاوەت لە بین چوو. باشە، بەڵام کەواتە مادام هەتا ئێستا دقت بکە، هەتا ئێستا ئەو ڕۆژێکی قسان دەکەم لە تورکیای کە خۆی بە دەوڵەتێکی مۆدێرن دەزانێ ئیسلاحاتی ئەرزێکی ڕادیکال نەکراوە. ئاغاوەت هەر ئاغاوەتە نەرۆ قودرەتیان هەیە و ئەلانش مەسەمزان دەو پەیوەندیەیدا حیزبی حاکم AKP چ سوودێکی لە پەیوەندی لەگەڵ ئاغاوەتی کوردەوە؟ ئەوە ئشکال دروست ناکات بۆ سوتنەوەی نەتەوەی کورد؟ سەراپا ئشکالە. بزانن کە مەسەلەن مشکلی ئەساسی هێزەکانی کە سربەخۆن یا هێزەکانی کە دەگەڵ PKK کارێ دەکەن لە باکووری لە وەختی هەڵبژاردندا چییە؟ مشکلیان ئەو کەسانەیە کە دەگەڵ ئەو کوردانەیە کە دەگەڵ حکوومەتی مرکزی کارێ دەکەن. یەک جار ئەوەندەی من دەزانم ئەو پەیوەندیە پسا، ئەویش لە زمانی ئیشەڕی کۆبانیدا بوو. شەڕی کۆبانی تاسیرێکی زۆری زانە، ئەمن چەندین مەوردندی حتا لە تەلەڤیزیۆنیدا کە ئاغاوەتی کوردی قسەیان دەکرد و تحتی تاسیری ئەو وەزای کە لە کۆبانێ ببوو، ئەو بەرخۆدانە ئەو بەرگریەی کە ببوو، ئەو حماسەیە کە دروست ببوو، دەیانگوت ئەمە پەیوەندی یعنی ڕایە بە حیزبی حاکم بە AKP نادەین و نەشیاندا. یەکێک لە سەبەبەکانی سەرکەوتنی هەدەپەی لە انتخاباتی مانجی جوونی 2015 ئەوە بوو. هەرواتر لە سەرکەوتنی لە شەهردارەکان و ئەوانە. وەلی پاژوی ئەو پەیوەندیە دیسان پساوە، مەگەر کەم AKP وانە لە ئیسلامی سنە، لە ئیسلامی حکوومەتی، لە هەستی یعنی بەرژەوەندی ئابووری ئاغاوەتی ئەوانە مەگەرەوەی کەم استفادە دەکەن. ئەوە مشکلێکی زۆر گەورەیە بۆ هەرەکەتی ناسیۆنالیستی کوردی لە باکووریدا، چ دە دەستی PKKدا بێ، چ دە دەستی هێزێکی دیکەدا. ئێستا مامۆستا دەتوانین بڵێن سڵەوی ناسیۆنالیزمی کوردی لە دەستی چێدایە لە نێو کوردستاندا؟ مەبەستم هەر چوار پارچەی کوردستانە، یان با بۆ نمونەگەر کەسێک زۆر سمرە نازانمەوە ئەو جورەی کە تعبیر دەکەن ئەمە ئەلانەکە دوو لامان هەیە. ئەو جورەی کە تعبیر دەکەن ئیدی ئەو تعبیرە چەندە دروستە یان هەر کەسە ئەوانیش بخوان تەفسیری خۆیان هێلەوە. لایەکی دەڵێن PKK، لایەکی دەڵێن پارتیە. باشە، ئەلبەتە دەو بینەیدا فەزایەکی زۆر وەسیع هەیە، هەم تاک هەم ڕێکخراوی سەربەخۆ هەن زۆرن، یعنی ئەوەی سەر نابین کار هەیە، وەلی دەڵێن ئەو لە بینی ئەو دوو دیوارانەدا ئەو فەزایە هەیە. ئەوانیش کە دەو بینەیدا فعالیت دەکەن چ تاک یا چ شت بەلەخرە مەجبورن بەرەو شتی یەکێکی بڕۆن، بەش بەرەو یەکێک لەوانە بڕۆن. ئەمنەوەی قبول ناکەم، زۆر کەسی دیکەشن کە سەربەخۆن ئەوەی قبول ناکەن، وەلی ئەگەر دەگەڵ جەماعەتی کە دە سیاسەتدا خۆیان دە سیاسەت وەرداوە و سیاسەت دەکەن، ئەوان دەڵێن بلەخەرە دەبێ بڕۆی بۆ بەرەو یەکێک لەوان. ئەمە باوەڕ منەوە ئەگەرێکی وانێ، حتمەنێکی وانێ و بە تایبەتی بۆ ڕۆشنبیری
ڕۆشنبیر ئەگەر یعنی هێزی ڕەخنەگەری خۆی لە دەست بدا و دەمقابلی دەسەڵاتیدا سەری دابنوێنێ دەگەڵی ڕێک بکەوێ ڕەخنە نەکا بە باوەڕی من ئەسەن مەفهومینێ. پاش ئەوە پەکەکە خۆی دەڵێت کە ئێمە زوتنەوەیەکی ناسیۆنالیستی نین. ئەگەر هەر ئەو دوانە بن کەواتە ئەوەی دەمێنێتەوە ئەو بەرەیە کە پارتی دموکراتی کوردستانی عێراق ڕێبەرایەتی دەکات. لە پاڵەوەشدا ڕەنگە خەڵکی تاکە کەس یان کۆمەڵێک گروپی دیکە هەبن کە زۆر ڕەنگە کاریگەریان نەبێت لە نێو سیاسەتی کووردا، کەواتە هەر بابەتەکە هێشتا ناکۆکی زۆر هەیە، ئاڵۆزیەکی زۆر هەیە، چونکە ئاڵۆزیەکی زۆر هەیە. ئەلبەتە وەختێکیت پێکاکە ئەوەی دەڵێ ئەوەی بە ئەساسی شتێکی دەڵێم ئەوەی بە جوورێک تێوریزە کراوە و تێوریە دیارە پشتیوانی زۆرە، زۆر کەس ئەوەی بە وەکو وحی منزەل دەزانن. ئەمەم پێم وانێ یعنی ئەو تێوریە قسەی هەیە بیکە وەلی مشکلاتیشی زۆرە، دەبێ وەبەرچاو بگیرێ، دەبێ ئەو پرسیارانە لێ بکرێت، دەبێت لەسەر یعنی هەڵوەشێندرێ و دامەزرێنرێتەوە. وشەکەی لی دەگەڕام هەڵوەشاندنەوە بوو، دەبێت هەڵوەشێندرێ و دامەزرێنەوە. وەلی جەماعەتێک زۆر باوەڕیان بەوەی هەیە، یعنی باوەڕەکەشیان لەوە ڕادێکە دەڵێن و باشەوە 100 ساڵە ئەو مەسەلە چی بە چیز نەکرد. ئەمە یەکێکی لەگەڵ یەکی چێرە ئاخرانە باسێکمە بوو، تێگوودە تۆ ئەوە قسێکی بێمانایە فلانوانە ئەدیگەر سبحینە گۆڕانکارێکی گەورە لە سەتحی نێونەتەوەیدا کراو، مەسەلەن دەوڵەتی فسم ئێرانی ڕووخاو یا مەسەلەن تورکیە مەسەل مەجبور بوو کە یعنی هەڵسو کەوتی خۆی بگۆڕە یا عێراق بوو بە پارچە پارچەوە. خۆ باش وەلی ئەوە قسەیەکە، وەلی من جوابەکەی من بۆەوەیە کە کنجە چێ دەتوانێت سیاسەتی لەسەر ئەگەر و مەگەریدا بنێ. ئایاوە دروستە چەند هێزی کوردیە بۆ کە ئەلئانەکە لە ساڵی 2003ەوە ئینتزاری وایان دەکرد کە ئەمریکا لە ئێرانێ بدە. هەراو دەمیش وەختێکی دەمگوتەوە خەونە هەر کەسێک استراتیژیست بێت لە ئەمریکای بکاتەوە لە ئێرانێدان کارێکی زۆر عەزیمە. بزانە عێراق چی لە هاتۆ، ئێران 4 بەرابەر 5 بەرابەری وەیە و ئەهمیەتی استراتیژیکیشی 10 بەرابەر لە عێراقی زۆرتر. لە ئێرانێدان شتێکی ئەوە سادە نییە، وەلی هەبوون لە 2003ەوە هەتا هەر ئەو ئەلئانیش باوەڕیان بەوێ کە ئەمریکا یا ئیسرائیل مەسەلەن ئەو کاری دەکەن. ئیسرائیل ئەمریش گوتمە بەعید نییە یعنی شەڕێکی مەوزەعی ببێ بەو معنایە کە تەیارەکان بێن و چەند مەنتەقەی ئیستراتیژیکی ئێرانێ وێران بکەن لە بینی بەرن. وەلی ئەوە وەکو گرتنی بەغدایە و سامێرە و نازانم نەجەف و کەربەلا و بەقوبە و نازانم فڵانوانە نییە. ئەفغانستان وەزی ئاوایە، عێراق وەزی ئاوایە، سووریە وەزی ئاوایە. فقط ئینسانێکی کە کاملەن مشکی بە کرێدا بێ لە واشنگتۆنێ دیالان فکری وەی دەکاتەوە کە دەبێ ئێرانیش بۆمبارانکەین پدەری دەربێنی. بەڵێ جەم لێرەدا پرسیارێکم هەیە مامۆستا، پێتان وانییە کە ئێستا درەنگ بووە بۆ دروستکردنی دەوڵەتی نەتەوەیی کە ئێمە دوای 100 ساڵ تازە خەریک بین چەمکی کوردایەتی هەڵوەشێنین و سەر لە نوێ دروستی بکەینەوە؟ بەڕای تۆ هێشتا ئێمە لە قۆناغ داین کە پێویستە هەوڵ بۆ دروستکردنی دەوڵەتی نەتەوەی بدەین یان دواکەوتوین پێویستە بیر لە شتێکی دیکە بکەینەوە؟ ئەمن ئەرزم کردی کە دەو بۆ شاویەی کە بینی ئەمری واقع و ئیدۆلۆژیکە هەیە، تێوریکە هەیە، تێوریکێک لە یعنی لەسەر پرۆبلەماتیکی و ئیدۆلۆژی دانراوە بۆشایەکی گەورەیە. ئەو بۆشایە نیشان دەداکە و ناکۆکیە هەیە. بەستەجێبەوەی کەوانەی بۆ دەچن بۆ چۆنی بۆ دەچن و ئەو بۆ چوونە ئەو هەڵوەشاندنەوە ئەو دامەزراندنە ئەوە چی لێ هەڵدەوەرێ،
چی لێ هەڵدەوەرە چی لێ دەدا ئەمە ناتوان واقع بێژن شاید بەو نەتیجە بگەن کە بەڵێ ئەمە ناتوانین پرۆبلماتیکی شتی کوردایەتی بەو شێوەی کە ئەمن تەبیینم تعبیرم کرد کە سەروەری سیاسی و فەرهەنگی کوردی دە چوارچەوێکی قانونی سیاسیدا ئەگەر یعنی بەو شێوەی ممکنە بازێکیش یعنی دە و شتەیدا بەو نەتیجەی بێن کە نەخێرە و ئەوە حتا وەکو خەونیش ئێستا دە واقعیاتی ئەو ڕۆدا قابلی قبول نیە وەکو ئەوانەی کە وە دوای پێکاکان ئەو خەتە شتوێ ئەو خەتە سەر بکەوێ وەلی هەرچێک هەبێ بە باوەڕی من یعنی ئەوانەی کە دایانەوێ یعنی ئەو پرۆبلماتیکەی ئەو مەسەلەی ئەسلی و مەرکەزی ئیدۆلۆژی وە کوردایەتی وەکو ئیدۆلۆژێک دامەزرێنەوە ئەوانە واقعا ناتوانن باکووری بە مۆدێلی ناسیۆنالیزم بگرن ئەگەر خۆشیان هەڵاوەسن هەزار سەرمەقوڵاتی سیاسی و تێورێکیش لێ بدەن باشوور نابێتە مۆدێلی ناسیۆنالیزم باشوور ئەو فرسەتەی لەدەستدا شەدیدی لەدەستدا و عەشیرەگەری و سوودپەرستی و ڕاندخۆری و ئەوانە بزانە لە باشووری ئەلان بورژوازیەکی ڕاندخۆر هاتوتە پێشێ وەختێکی داعش 30 کیلۆمەتر مابوو هەولێرە ئەوانە ئۆڵڕێدی لە ڕایان کردبوو ئەوانەی کە دەبوو بەرگیرێ بکەن دیسان عەشیرەکان بوون دیسان چینەکانی قەدیمی بوون ئەوانە ئەو ئەلئان ئەوەی کە باشووری دەگێڕێ یعنی لە نەزەر ئابووری و لە نەزەر کۆمەڵایەتیوانە ئەو بورژوازی ڕاندخۆرە ئەوە نابێتە بنەمای سیاسەتی ناسیۆنالیستی ئەگەر تانەوێت بنەمای سیاسەتی ناسیۆنالیستی لە باشووری دامەزرێنن دەبێ هەڵی تەچێنن ئەوە باوەڕی منە ممکنە زۆر کەس باوەڕیان بەوەی نەبێ وەلێو خوێندنەوەی کە من لەوێمە هەیە ئاوایە بەڵێ ئەوانەی ڕەخنە لە کوردایەتی دەگرن یان لە ناسیۆنالیزمی کوردی دەگرن پێیان وایە کە ئەو ئەزمونەی کە لە هەرێمی کوردستان بینراوە ئەوە پڕ بە پێستی خۆی کوردایەتیە و پێشیان وایە هەر کوردایەتی خۆی بریتیە لە بازرگانیکردن بە دۆزینەتەوەی کوردەوە یعنی ئەو تێگەیشتنە لای بەشێک لە ڕەخنەگرانی کوردایەتی دروست بۆ پێت وایە کە ئەوە ڕاست نییە مسلمەن ڕاست نییە یعنی چ کەسێک کە واقعاً خوێندنەوەیکی دەقیقی هەبێ لەسەروەی مطالعاتی کردبێ لە کۆڵینەوەی کردبێ ئەو تعبیرەی قبول دەکات ڕاست نییە زای هەڵپەڕکە و نازانم بە کوردی قسەکردن و تەپڵ لێدان و ئەوانە شت نابێ ئەمە یعنی ئەوەی کە پێویستە بزانم سەمەوە دەبوو ئەوانە تەواوی ئەو سمبولانەی کە سمبولی ناسیۆنالیزم نەتەوەی کوردی مەسەلەن تەواوی ئەو ڕێکخراوانەی کە لازمە بۆەوەی مثلا ئارشیوێکی نەتەوەی کوردی کتێبخانەیەکی نەتەوەی کوردی مرکزێکی موسیقای و فەرهەنگی نەتەوەی کوردی تئاتری مەسەلەی کوردی دەبوو تاریخ نەبوو ئەنە احتمامێکی زۆر بدەن بە تاریخ نووسینی کوردی ئەوەل ئانەکە لە 2003 ئەو دەسەڵاتی سیاسی دەدەزواندا چ بەرهەمێکی تاریخی لەو وڵاتەی هاتوتە دەرێ کە مەسەلەن بەشێک هەتا لە تاریخی باشووری بێنێتە بەرپرسیار ئەجێ دەکەی تاریخ بزانە لە تورکیەی وەختێکی دەوڵەتیان دامەزران دەوڵەتکە هاتن ئەو هویان دامەزران لە ئیسرائیلی هەروە لە ئێرانەوە
ئەمە هیچ کارێکی ناکەین کە ئەو هۆیە ئەمن لە کلاسی دەرسی لە باشووری لە کلاسی دەرسی علومی سیاسی هیچ کەس نەیدەزانێت شێخ سەییدی پیران چێ نەیدەزانی کە کۆماری کوردستان لە ئێرانە کەنجی بووە دەباشە ئەوە جوانەکەیتین ئەوە ژن و پیاوی 20 ساڵە 21 ساڵە ئەوانە بوون لە زانکۆی لە نەزەر فەرهەنگیەوە باشوور وێرانە ئەمن ئەو دەمی کە لەگەڵ جەمعێک لەو سیاست مەدارەکانی باشوور ئەو 3 ساڵێک کە لێ بووم قسەم دەکرد تاکیدی من هەمیشە لەسەرەوەی بوو کە مهمەوە نییە کەنگۆف بێن مەتاری نازام ئەوە دروستکەن و نازانم شاپینگ مۆڵێەوە دروستکەن و خایبانی وابچێش بە فکری فەرهەنگی سیاسەکەی بکەن کە فەرهەنگی سیاسەکەی وێرانە ڕۆژهەڵات ئەسلەن قابل مقایسە نێ دەگەڵ باشوور ئەوەی بە تووشت مەکەوە کە مەسەڵەن چەند نووسەر و فڵان وانە لە سولەیمانە دەنووسن و هەولێروان هەم باسی جەماوەری دەکەن یعنی ئەو حکوومەتە هیچ ئێحتیمامی بەوەی نەداوە کە ئەو فەرهەنگی سیاسی دروستکە هیچ دەگوترێت حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵاتیش لەژێر کاریگەری فەرهەنگی سیاسی باشوور دانێستا بێتەردید حیزبەکانی ڕۆژهەڵاتی بەلەتی وەزی تایبەتیان هەیە دەبێ ڕعایەت بکەن ئەگە کەسێک بڵێکە ناوانە نابێ ڕعایەت بکەن تێناگە یا ئیفرات دەکا تەوەجۆ دەکەی بەندەوە ئەوان یعنی دەبێ ڕعایەت بکەن لایەکیان جەمهوری ئیسلامیە لایەکیان ئەو حکومەت دەبێ ڕعایەت بکەن تۆزێک جوڵ لە جوڵ دەبێت جەمهوری ئیسلامی وەبەر تۆپانیان دەدا وەبەر بۆمانیان دەدا دەبێ ڕعایەت بکەن وەلی ڕعایەتکردن بەوەی نییە کە ڕعایەتی دەبێ بکەن وەلی هێوادارم کە فەرهەنگی سیاسی باشووریان قبوڵ نەکردێ ئەوە گرنگە ناڕعایەتکردن باشە ممکنە سبحەینێ ممکنە 5 ساڵ دیکە 10 ساڵ دیکە خەلاص بێ ئەلبەتە ئەوانەش گۆڕانکاریان بەسەردا دێ دەو مدەتەیدا بێت هەردێت یعنی تاسیریان لێ دەکا وەلی ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئەو فەرهەنگە سیاسی قبوڵ نەکەن باش بەڵێ جا لێرەدا ئەوە دەپرسم مادام دۆخەکە بەو شێوەیە بەڵام خۆ هەرێمی کوردستان لە ئاستی نێودەوڵەتیشدا وەک قەوارەیە کە نوێنەرایەتی نەتەوەی کورد دەکات مامەڵەی لەگەڵ دەکرێت لە ئاستی نێودەوڵەتیدا و لە ناو کوردیشدا هەموو لایەنەکان هەوڵیەوە دەدەن دەست بەو قەوارەیەوە بگرن پێیان وایە ئەوە دەستکەوتێکی نەتەوەی کووردە و ئەگەر وا بێت کەواتە ناوی چی لێ بنین لەو قەوارەیە یان لەو زوتەوە سیاسەیە کە لە باشوور هەیە ئەمە نامەوێت تعبیری ئیخراب لە قسەکانی من بکرێت باشوور هەر ئەلعانیش کە بەو ڕێبەرایەتی هەیەی و بەو فشارێک کە لە منتەقەی لەسەرەتی لە ناوچەیدا لەسەر ینی ئێران و تورکیە و لە خودی حکوومەتی مەرکزی عێراقی و ئەوانە هەتا ئێستا ئەوەی کە ماوە بە نەزەری من معجزەیە دەزانی و بە هەموو یعنی کەم و کۆرەکانی بە هەموو کەم و کۆرەکانی دەبێت بە باوەڕی من بپارێزرێ وەلی بپارێزرێ بەو مانایەکە بیپارێزن بەو شتێک کە ئومێدەی کە ئیسلاح بکرێ وەلی ئەگە بیپارێزن بەو معنای نییە کە وەکو نمونەیەک کۆپی بەرداری لێ بکەن یا تاسیری و فەرهەنگی خەڵک دەنا من دقیقاً مۆتەقمەوە دەبێ بپارێزرێ دەبێ بەرگری لێ بکرێت لە نزرە فشارێکی زۆری لێ و دەڵێمی دیدا و لە 2003 تا ئێستا تقریباً ئەلان 20 ساڵە
19 20 ساڵە 18 ساڵ ئەوە وەکو معجزەیەکە کە واقعان ماوە لەبەرەوەی بەو ڕێبەرایەتی و بەو وەزعی و بەو سیاسەتانەی نەفتی کە هەیان بوو بەو سیاسەتانەی دەگەڵ دراوسەکان هەیان بوو بەو سیاسەتەی بە تایبەتی دەگەڵ حکوومەتی مەرکەزی هەیان بوو معجزەیەمە وەلی بە باوەڕی من یعنی دەبێ بیپارێزن بە ئومێدەی کە شاید گۆڕانکارێکی ئەساسی تێدا بکرێ و بەداخەوە دروستە پاراستنی فەسادیشە ڕاندخۆریشە فەسادشتیشە وەلی ئیدی ئەوە دەستکەوتێکی عەجایبە بۆ کوردان وەلی ئەوەیە ئەمن هیچ وەختێکی یعنی تەپڵی شت لێ نادەم کە دەبێ پشتی تێکەن وێرانی بکەنە نا دەبێ بیپارێزن وەلی هێوادارم کە ئیسلاحاتی تێدا بکرێ هێوادارم هەست بەوەی بکەن کە حکوومەت بەبێ فەرهەنگێکی سیاسی جەنەریک لە خۆیەوە زایا بێ لە خۆیەوە تۆلید بکە بە وجود بێنێ ناتوانێ ببێ ئەوە ناتوانێ ئیدعای شتیە بێ تەنها ئیدعای نەتەوایەتی هەبێ بەو شێوەی ئیدی دەنا ئەوەیە وەلی ئەوەی کە لە جێگای دیک لە بەشەکانی دیکەی کوردستان وەکو نمونەیەک مۆدێلێک تەماشای باشووری بکرێ بە باوەڕی من بڕێک زەحمەتە قبوڵ بەڵام هەوڵی زۆر دراوە بۆ چاکسازیش ئەگەر سەیری بکەیت هەر لەو کاتێک کە مەکتەبی سیاسی جیابوونەوە لە پارتی لەو کاتەوە هەوڵ دراوە کە گۆڕانکاریەکی سیاسی ڕووبدا لە ناوبزاوی باشووردا بەڵام هەوڵەکان سەریان نەگرتووە تەنانەت نوێترینیانەوە بوو کە بزوتنەوەی گۆڕان دروست بوو دروشمی سەرەکی ئەوە بوو کە سیستەمی سیاسی بگۆڕێت گۆڕانکاری ڕیشەیی بکات دواتر ئەوانیش هەرچوونەوە نێو ئەو فەزا سیاسی کە هەیە و ناچار بوون لەگەڵ پارتی و لایەنەکانی دیکە ڕێککەون کەواتە هیچ ئومێدێک ماوە کە بە چاکسازی و بە ریفۆرم ئەو فەرهەنگە سیاسیە بگۆڕێ ئەمە ئەوم بە مەرحومی کاگنووشروان گوت کتم مشکلی گەورەیە گۆڕانی ئەوەیە کە دەیەوێ کارێ بۆ خەڵکی بکە بە بێوەی کە خەڵکی پێدێنێت سیاسەتدا بێنێتە ژۆر سیاست تەچیزیان بکە بیانهێنێتە مەیدانی گوتم بۆیە گۆڕانێکە بە ئەندازە یەکێتی و پارتی لە خەڵکی دەترسێ دیارە پێی ناخۆش بوو دیارە کوتی ناوە سیاسەتی سەری جادەی نێو ئەو جۆرەشتانە وەریوا گۆڕان نەیتوانی خەڵکی تەچیز بکە قسەی کرد لە دوایش لە قودرەتێدا شەریک بوو ئەتون ناتوانی ئیدعای سیاسەتی ناسیۆنالیستی بکەی ناسیۆن کە سابجەکتیوێ ئەوانە تەچیز نەکەی ئەوانە نینی ژوورە فەرهەنگێکی سیاسی دروست نەکەی ئیدعاکان و ویستەکانی ئەو جەماوەرەی فۆرمولە نەکەی ئارتیکولەی نەکەی دە دیسکۆرس و گوتارێکی هاوبەشدا کە خەڵک بتوانن هۆڤیی خوانێ تێدا ببینن نەیانتوانێ ئەوەی دە گۆڕانیدا ببینن ئەڤالەکانی دیتیان وەلی لە دوای نایەندی بەڵێ کەواتە ئەزمونێکی تازەش هەیە کە ڕۆژاوای کوردستانە و ئەزمموی هەرێمی کوردستانیش هەیە بە بۆ چوونیەوە کامیان دەکرێت ئەوە باشوور ئاماژت بەوەدا کە ناکرێت ببێتە مۆدێل و نمونەیەک کە دووبارە بکرێتەوە لە بەشەکانی دیکە بەڵام لەسەر ڕۆژاوای کوردستان چی پێت وایە ئەزمموی ڕۆژاوا مۆدێلێکی تازەیە دەکرێت وەڵامی قۆناغەکە بداتەوە یان ئەویش کەم و کوڕی هەیە و بۆ هەموو شوێنێک دەست نادا هیچ شتێک ببێ کەم و کوڕی نییە هیچ شتێک مەگەر دموکراسی ئینگلیس و ئەڵمان ئەمریکا و ئەڵمان و فەرانسە بەبێ کەم و کوڕیە
ئەو هەموو کتێبە لەسەر وەی نووسراوە کە مشکلاتی دموکراسی ئەمریکایە چییە. لایمەوە دەزانن کە فقط چەپەکان مەسەن ئیرادەیە لە دموکراسی دەبی، وان نییە. بەشی زۆر ئیرادەکانی لە سەر دموکراسی غەربی ڕاستەکان کردویانە. چەپەکان زۆر مهرەبانتر بوون نسبەت بێ. ئەجێدەکەی بەبێ کەم و کۆزێ ئەمن ئەو جورە بڵێم دەڵێم کە ئازموونی ڕۆژاوای ئازمونێکی گەورەیە، دەبێت بە احتیاط تەمەشای بکەین لە بارێ کۆمەڵایەتی و ئابووری و بەشداری خەڵکی، ئەوەی پێ دەڵێن گراسروت دموکراسی، دموکراسی لە بنەوەڕە. تەجروبەیەکی گەورەیە، ئازمونێکی گەورەیە، دەستکەوتیان زۆر گەورە بوو، زۆر مهم بوو. بەبێ دەبێت بە باوەڕی من دەبێت ئەوە ڕێزی لێ بگیرێ لێیان فێربین و ئەوە فەقەدە من ناڵێم ئەو تەواوی ئەو خارجیانە ئەو ئەنترۆپۆلۆژیست و سۆسیۆلۆژیست و نازانم عالمی علومی سیاسی وانە کە چوونەوێ ئەوانە نووسیویانە لەسەری دەژنووسن لەسەری، ولی لە عینی حاڵدا مشکلاتیش هەیە، مشکلاتی سیاسی زۆرە، مشکلاتی سوڵتەی سیاسی، مشکلاتی هۆویەی حیزبی، مشکلاتی هۆویەی ئیدۆلۆژی کەوانە کە من نامێ وەڵانەکە بە تەفسیر باسییان بکەم و مشکلاتە هەن. وەلی ئەمن بۆ کوردان ڕۆژاوای بە تەجروبەیەکی گەورە دەزانم وندەها بە احتیاط تەمەشای بکەین بە بۆچوونێک و چاوێک و چاوێکی ڕەخنەگەرانە، نەینچی شاگەشکەبین و شێت بین و هەڵپەڕین، نا دەبێت بە شێکی ڕەخنەگەرانە تەمەشای بکەین، بە دیقەت تەمەشای کەم و کۆسبەکانی بکەین، تەمەشای کەم و کۆرەکانی بکەین، تەمەشای عەیبەکانی بکەین، عەیب و کۆسبەکانی بکەین، تەمەشای بەشە پۆزیتیڤەکانیشی بکەین. بە باوەڕی من ئەوەی کە لەوێ بەدەست هاتووە لە چوارچێوەی تاریخی کوردیدا دەستکەوتێکی گەورەیە، وەلی بەبێ موشکل نییە. ئیدێەوەی کە مشکلاتەکەی چییە دەبێ لە کاتێکی دیکەدا لەسەر وەی قسان بکەین. بەڵێ مامۆستا، من دەمەوێت دوا پرسیارم ئەوە بێت بەم جۆرە هزرەی کە ئێستا لە نێو نوخبەی سیاسی کووردا باوە، کوردستان بەرەو کوێ دەڕوات بە پێی سەرنج و پێشبینی ئێوە؟ ئەمن ناتوان بە باوەڕی من کەسێکی کە احتیاتی تێۆریکی هەبێ، یعنی بۆچوونی سیاسی بێ، من ئەو پرسیارەی و پرسیارێکی سیاسی نازانم و تەرجیح دەدەم جوابی نەدەم، زۆر ببوور. ئەگەر بڵێین تاکوێ دەست دەدات ئەو هەزرە سیاسەیە کە ئێستا لە کوردستان جڵەوی دەسەڵات و سیاسەتی کوردی بەدەستە؟ دەبێ بچی دەمێ و جەماوەریدا بژی لێ ئەم پرسی بزانە وەزەکە چۆن، ناک لە کۆریدۆرەکانی قودرەت، نا لە ئەنجومەنی وەزیران، نازانم لە قەندیلی، نا لەوێ نا لەوانە نا، لە بر جەماوەری قسام بکە بزانین چۆنە وەزەکە، ئەوان پێت دەڵێن چۆن. من ئێستا بە دەرفەتیشی دەزانم پرسیارێکی هەنووکەیی بکەم، خۆتان دەزانن ئێستا پێشهاتێکی نوێ هەیە لە هەر کاتێکدا کە ئێمە هەفپەیوینە ئەنجام دەدەین، ئەگەری پێکدادانی چەکداری هەیە لە نێوان پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و پارتی، لە کاتێکدا کە سوپای تورکیاش هێرش دەکاتە سەر باشووری کوردستان. سەرنج و بۆچوونی ئێوە چییە دەربارەی ئەو ناکۆکیی کە هاتوۆتە ئاراوەوە ئەگەری شەڕی نێوان پارتی و پەکەکە؟ بۆچوونی من وەکو ئەو کەسانەیە کە بە باوەڕی من تەمەشای بە تەعەسف و بە داخ، یعنی تەمەشای ئەو وەزعە دەکەن و
هەر دوێنێ ئەمن یەک دووشتم خوێندەوە بە باوەڕ من معقول بوون دروست بوون لە فەیسبووکی دیخوێنمەوە وا قسەکانیان دروست بوو. ئەمن فکر دەکەم کە ئەوە یعنی هەڵەمەرجێکی زۆر زۆر حساسە، زۆر هەستەمە و هێوادارم کە نەبێتە ئەو شەڕە سەرنەگرێ و ئەمن فکر دەکەمەوە هەم پارتی هەم ڕێبەرایەتی پێکاکا دەبێت بە دقت بەسەرەوەیدا بچنەوە و ئەتا ئەو جێگای کە ئیمکانی دیالۆگ هەیە ئیجازە نەدەن کە کلاشنیکۆف قسەیان بۆ بکە. ئەوە کارێکی باش نێ. ئەمە نامانەوێ بچینەوە سەر ساڵەکانی 1990 ئەوانە وەزەکی زۆر ناخۆش دەبێ، زەرەرێکی زۆر لە هویەی کوردی لە مەیدانی سیاسەتی ناوچە مەیدانی سیاسەتی نێونەتەوەی دەدا و ئەمن فکر دەکەم کە دیارە دەوڵەتی ناوچە دەستیان دەوەیدایە بە بێتەردید، وەلی وەختێکی دەڵێم سەرۆکایەتی پارتی و سەرۆکایەتی پێکاکای دەبێ پێداچوونەوەیەک بکەن و هەروە تەمەشای پەیوەندی خۆیان لەگەڵ هێزەکانی دیکە لە ناوچەیدا بکەن و ئاکامی احتیمالی بەرخوردێکی چەکداری بینی ئەو دوو هێزانە چاک هەڵسەنگێنن و لە هەمووی گرنگترەوەیە وەکو هێزێکی سیاسی هەردووچیان دەبێ ئەو مەرحەلەی مێژوویی لە لە مێژووی کوردیدا دەرەک بکەن و بەرپرسیارەتی و مەسئولیەتی مێژووی خۆیان لەوەیدا ببینن. ئەمە نامەوێ وەکو زۆر کەسی دیکە کە دە نووسیریانە نامەوێ ئەو شەڕی ببینم، نامەوێ ئەو شەڕە ببێ. ئیدێەوە وەختێکی دەڵم بە دیالۆگ دەبێ هەڵ بێنێ، دەبێ ئیمکان بدەن بە دیپلۆماسی دەبینی کوردیدا. ئیدێەوەی چۆن دەبووخواان دەیکەن بە میانجیگەری دەیکەن ئەوانە هەمووی دەکرێ، وەلی شەڕ شتێک نییە بۆ کوردی هیچ نەفعی هەبێت، نەبوو پارتی نەبوو پێکاکای نەبوو کوردان بە شێوەیەکی گشتی. بەڵێ زۆر زۆر سپاست دەکەم مامۆستا عەباس وەلی کە کاتی خۆت تەرخان کرد بۆم هەفپەیوینە. زۆر زۆر خۆشحاڵ بووم. زۆر مەمنون، سپاست دەکەم. ئازیزان، ئەمە بەشی دووەم و کۆتایی چاوپێکەوتنەکەمان بوو لەگەڵ پرۆفیسۆر عەباس وەلی دەربارەی کوردایەتی. هیوادارم توانی بێتمان سەرنجتان ڕابکێشین بۆ سەر ئەم بابەتە. سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن لە یوتیوب، هەروەها ببنە ئەندامی خاوە نابوونە لە ماڵپەڕی پاتریۆن. تا دیدار، هەر شاد بن.